یەکەم جار ئینگلیزی، فارسی، کوردی، سینی. بینی سێم زمان کوردیە؟ زمان بەهێزترین ئامرازی مانەوەی نەتەوەیە. یەکەم زمان حەزم لە کوردیە چکە زمانی داک و بابانم کوردیم. هاوڕێکانە بە زمانی ئینگلیزی قساکەن بێکۆیا بە زمانی کوردی قساکەن. زۆربەی جار بە ئینگلیزی قسە دەکەین لەگەڵ یەک. زمان شادەماری نەتەوەیە. ئینگلیزیەکەم لە کوردیەکە باشترە. بوونی تۆ ئەوەیە ئەو زمانەیە کە قسەی پێکەی. تاوکو سەد دەتانم بلێم بە کوردی. بەڵێ تاوکو 12 دەتانم بنووسم. ئەمن دەتانم بە فەڕەنسی قسە بکەم، کوردی، ئینگلیزی، هەندێک تورکی. پەروەردە خوێنە لە دەمارە بێت و ژەهراوی بێگشت کۆمەڵگە ژەهراوی دەبێت، واتە ئەگەر زمانی کوردی لەوە زیاتر کاڵ بێتەوە لە نێوەندەکانی خوێندندا ئەوە تووشی ژەهراوی بوون دەبێت و ئەمەش حقیقەتێکی ئاشکرایە کە هەمومان بەدەیان ساڵ بەر لە ئێستا ئەو سەردەمانی کە ڕژێمێکی داپلۆسێنەر لە کوردستانە حکومڕان بوو لەسەر ئەم تەختانەوە و لەم جێگەیانەوە شۆڕشی گەورەمانە کرد بۆ پاراستنی زمانی کوردی، بۆ پاراستنی زمانی دایک. ئەو سەردەما زۆربەی هەرە زۆریوانەکانمان بە زمانی عەرەبی بوو، بەڵام زمانی دایک وەکو خوێن لە جانمانە ناهاتە دەرەوە. بەڵام بەداخەوە ئێستا دۆخێک دروست بووە وەگەوەی کە جۆمان لێبوو خەریکە زمانی دایک لە هەرێمی کوردستانە بە هەژموونی زمانە بیانیەکان و بە تایبەت زمانی ئینگلیزی ئەکەوێتە ژێر دەست و پێوە. هەڵبەتە ئێمە لەم بەرنامەیە باسیەوە ناکەین کە زمانزانین کێشە و گرفتە. بە پێچەوانەوە لەم بەرنامەیە باسیەوەکەین کە هەرچەند مناڵی کورد زمانێکی تر بزانێ وەکو پیرەمێرد دەڵێ مرۆڤێکی تر بن، بەڵام لەسەر حسابی زمانی دایک نەبێ، لەسەر حسابی لە بیرچوونەوەی زمانی دایک نەبێ. لەم بەرنامەیە بە ڕوون و ڕاشکاوی بە دایک و باوکان ئەڵێین کە شانازی نەکەن بە مناڵەکانیانەوە کە کوردی نازانن، ئیدی لە ناوەی وڵات بیا لە دەروی وڵات بێ. یعنی بەڕاستیە پرسین ئایا بە ئینگلیزی قسەکردن ڕۆشنبیری و تەسلیم بوونە بە دنیای مۆدێرنەیان دواکەوتووی ئەگەر تۆ زمانی دایکێ باش نەبێ. بەخێر بێن. چۆن دەست پێ بکەین لەوەی کە ئایا بەڕاستی زانینی زمانی ئینگلیزی زیانە یا زیان نییە؟ زانینی زمانێکی تر زیانە یا زیان نییە؟ بێگومان زیان نییە. بێگومان هەرچی زمان زۆرتر بزانیت کاریگەری گەورەی هەیە، بەڵام ئایا لەسەر حسابی زمانی دایکی؟ ئایا لەسەر حسابی دەیان ساڵ خەبات ڕژانی خوێنی هەزاران ئینسانی جوان تۆ زمانی خۆواز لێبێنیت بۆ زمانێکی تر؟ ئایا شۆڕشمان بۆ ئەوە کرد کە زمانی کوردی لە ناو بین؟ یا شۆڕشمان بۆ ئەوە کرد کە بە دنیا بڵێن دوژمنەکانمان کاتێکە خەریکی توانەوەی ئێمە بوون لە زمانمانیانەدا، لەو شوێنیانەدا کرد لە زمانەوە دەستیان پێ، لە زمانەوە دەستیان پێ کرد. ئێمە زمانیان بڕین، زمانیان 80 ساڵ لە باکوور قەدەغە کردین. ئێمە بە درێژایی 1400 ساڵ نەیانێش بە کوردی بنووسین. ئێمە هەتاوەکو ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانە مافی خوێندنمان نییە بە کوردی، هەتا ئێستا کێشەمانەیە لە ڕۆژاوە. لە دیاسپۆرا تا ئێستا کێشەی خوێندنی کوردی هەیە، مناڵەکانمان لەوێ کوردی نازانن. ئایا شۆڕشمان بۆ ئەمە کرد؟ من لە ئێوە پرسم. هەموو جانم بوو بە موچورکە بەڕاستی. بێگومان نەخێر. بێگومان لەم ڕۆژانەی پێشوو لە سۆشیال میدیا پیرە ژنێکی باکووری کوردستانم بینی کە ینی
من ناگرین بە تەبیعەت بەس بۆ ئەوە دەسم کرد بە گریان باز لەوە کاکە ئەچێ بۆ لای کوڕەکەی بۆ زیندان لەوێ کوڕەکەی پێڵە دایە تکایە کە هاتی کەس نافیەوەی نییە بە کوردی قسە بکات بەڵام کاتێک کە ئەچێتە ژوورەوە لەوێ بە کوردی مەمەد لاوە تۆ چاوایی لێدەن بەسەرەوەی بە کوردی هەواڵی مناڵە زیندانی کراوەکەیە پرسێ ئەزانی ئێمە لە هەموو وڵاتانەی کە تایاژین بەندێکی دەستوری هەیە کاڵێ بە تایبەتی لە ئێران و لە عێراقا بەندێکی دەستوری هەیە کاڵێ توانن بخوێنن بە زمانی خۆتان لە ئێرانە جێبەجێ نەکراوە و بەندە دەستوریە لە باشوورە بە قوربانیدان کراوە بە شەڕ کراوە ینی بە جۆرێک کراوە کە ئەگەر بکرێتە فیلم ئەمان مناڵی شاشن نەوەی شاشن ئەگەر بکرێتە فیلم ئەو کاتە تێئەگەن بەسەر چ ڕووبارێکی خوێنە دایک و باوکەکانی ئەمان هاتوون و ئەمانیان دروست کردووە و لەوانەیە بێتە فیلمێکی ترسناک بۆ یان نەزانیت هەر بەڕاستی ئێمە شۆڕشمان بۆەوە نەکرد کێشەی گەورەمان هەیە بەڵام یەک بابەتی تر هەیە کە ڕەنگە من دواتر ئاوڕی لێ بدەمەوە ئەوی ژەوەیە کە زمانی کوردی هەمیشە لە ناو جۆرێک لە کێشە بووە لە ململانێ لەگەڵ عەرەبی فارسی تورکی و ئەم ڕۆژ لە بەرامبەر زمانە ڕۆژاواییەکان دوایی ئەمە سەرەمە من قسەی لەسەرەکە باش و من ئەمێ ئیتر دەستخینە سەر برینەکەش بزانین بۆ وایە خۆمە سوتفە نییە وای لێ هاتووە بەس ئێستا جوابم مێرەوە ژاڵەخان بەخێر بێ زۆر سپاس دەستخۆش هەڵبەتە پێش بەرنامەکە ئێمە گفتوگویەکی دوور و درێژمان کرد ڕاستم و گۆشە نیگای بەرنامەکەم بۆ ڕوون کردیتەوە و خۆشحاڵ بووم کە ئێوەمانانیش تقریبان هاوڕای ئێمن کە ئەڵم ئێوەمانان وەکو خانمێک ناوەکوی کە جەنابەت وەکو نوێنەری یەکێک لە زنجیرە قوتابخانە ئاهلیە گەورەکانی کوردستان تۆلێری باش هەر چۆنێک ئەهێنین و ئەیبین بە جۆرێک لە جۆرەکان شانی ئێوەش ئارداوی بووە بۆی کە ئێوە دەستان هەیە لەوەی کە بە مۆدێلکردنی زمانی ئینگلیزی بە تایبەت ئینگلیزی خۆگەر عەرەبی بۆیە سامانوت عەرەبی خۆگەر تورکی بۆیە مانوت تورکی ئێوەش بەشێکن لەو کێشەیی کە دروست بووە بۆ مناڵان کە زمانی دایکیان دوای زمانی ئینگلیزی کەوتووە ئەمە لای ئێوە کێشەیە یان بە پلان ئەتانوێ ئەمە بکەن ببوورەکەواڵم بۆی کە لە بنی هەمانەکە بەم تۆش لە بنی هەمانەکەەوە جوابم ئەکید کێشەیەکی زۆر گەورەیە ئەو قوتابیانەی لێرە دانیشتون نمونەی زیندوی واقعی سەردەمن کە لە بەشێکن لە کۆمەلگا ئەوانە لە قوتابخانەی نێودەوڵەتین لەبەرەوەی سیستەمێکی تایبەتە و دیارە زمانی ئینگلیزیە باش بە ئاشکرا دیارە زمانی ئینگلیزی کاریگەری خۆی خستۆتە سەر زمانی دایک بە گشتی لە هەموو جیهاندا بە تایبەتی لەگەڵ زمانی کوردیدا ئێمە ئەڵێن زمان دەستکەوتە با هەموو کەسێک فێری زمانی جیاواز بێ بەڵام لەسەر باجدان نەبێت لەسەر زمانی دایک بەڵام فاکتەر زۆرە ئەگەر ئێوە بەزەقی یان وەکو ئەو بەرنمەیە لێرە کە بەس باسی زمانی ئینگلیزی بکەین لەوانەیە من 50 فاکتەر باسکەم جەنابەت 20 یەکێکی تر 2 یەکێکی تردا بەڵام ئەوەی زۆر زەقە بەڵێ زمانی ئینگلیزیە بەڵێ تەکنەلۆژیایە بەڵێ کۆمەڵگەیە من ئەی بەستمەوە یەکەم شت بە دایک ئەڵێم زمانی دایک یعنی خێزان ئەنجا دێمە ماڵی دووەم قوتابخانە وەکو خۆت ئاماژت پێکرد هەموو خێزانەکان زۆربیان ئێستا فەخر بەوە ئەکەن شانازی بەوە ئەکەن کە مناڵەکان زمانی کوردی باش نەبێت و ئینگلیزیەکەی باش بێت خۆی هەڵی بژاردووە لەبەرەوەی بژاردەی ئێرە ئێستا زۆر قوتابخانەی نێودەوڵەتی و ناحکومی کراوەتەوە بەس ئەوە ڕاستە با پێت بڵم ئێستا من هەمووی بەوردیت بۆ ئەتوانم باسکەم بەس ئەگەر دەرفەتێک بدەیت ئەو قوتابخانە نێودەوڵەتیانە بڵێ زمانی سیستەمەکەی وایە زمانی یەکەمی ئینگلیزیە بەڵام خۆتو ئەگەر بچیتە ناو قوتابخانە حکومیەکانیش هەمان کێشە هەیە بەڵام بۆ باشیەک لەوێ ماوە لەبەرەوەی سیستەمەکەیان بەرنامەی خوێندنەکان لە هەموو بابەتەکە بە زمانی کوردیە بەڵام تۆ لە قوتابخانەیەکی نێودەوڵەتی و ناحکومی سیستەمێکی تایبەت داڕێژراوە بە زمانی ئینگلیزی بمانێنەمانەوە کاریگەریەکی ڕاستە و خۆی لەسەر زمانی دای کردووە بەڵام فاکتەرەکان جگە لەوەی کە زمانی ئینگلیزی بەس لە قوتابخانەکان ئەوە نییە
بەس تەکنەلۆژیانە من مناڵم یان تۆ مناڵ یەکێکتر مناڵی ئەنێرێتە قوتابخانەیەکی نێودەوڵەتی و یان زمانی ئینگلیزی لەبەرەوەی سەیری داهاتووەکەی ئەکات بۆچی ئەینێرێتە ئەو قوتابخانەیە زمانی ئینگلیزی بخوێنێ لەبەرەوەی دەرفەتی کار ئێستا یەکەمین زمانی ئینگلیزیە هەر لە بچووکترین دەرفەتی کار بتەوێت پێشکەش بکرێ یان کەسێک وەربگری لە سیڤەکەت ئەڵێ نووسراوە یان لە چاوپێکەوتنەکە زمانی ئینگلیزیت باشە یان نەئە کەواتە ئێمە چیمان کرد ئەبێ ئێمە لەسەرەوە دەست پێ بکەین ئەنجا بینە قۆناغی سەرەتایی و ناوەند و ئامادەی و فێرگە و زانکۆکان بەڕاستی بەڕای من ئەبێ زۆر کەس قسە لەسەر ئەو بابەتە بکات بە تایبەتی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ڕۆشنبیری ئەو پرۆگرامی خوێندنانەی کە لە نێوەندی حکومی و ناحکومی هەیە لە زمانی کوردی کە ئێستا یەک پرۆگرامی خوێندنە بۆ حکومی و ناحکومی کە ئەوە نابێ وابێ ئەو کتێبانە ڕاستە دەستخۆشی لە پرۆگرامەکانەکەم گۆڕانکاری کراوە بەڵام ئەبێت تۆ تێهەڵکێشی ڕێگەسکەیتە ناو برینەکە و تۆ ئەوانم بە کورتی جواب بەرەوە پلانێکی داڕێژراو هەیە بۆی کە ئێوە زمانی کاڵم ئێوەکو سیستەمی قوتابخانە ناحکومەکان بەگشتی ئەمە پرسیارە من خۆش وەڵامەکەیم لایە بەڵام ئەمێ لە زمانی خۆتانەوە بێ ینی پلانێکەیە بۆی کە ئێوە زمانی ئینگلیزی بخەنە سەر زمانی کوردی و کوردی پێدا پۆششتی وا هەیە؟ نەخێر تۆ لە ناو کوردستانی قوتابخانەی نێودەوڵەتی هەیە پلانت هەیە تۆ زمانی ئینگلیزی فێرکەی بەڵام بتەوێ نەتەوێ بەو پلان و پرۆگرام و سیستەمەی کە یعنی لیژنەیەکی هەماهەنگ نەبێ لە بینی لە نێوان وەزارەتی پەروەردە و قوتابخانە نێودەوڵەتیەکان ئەکید باجی ئەو نەتیجەکەی بێ ئەوە باجەکەی بێت کە زمانی ئینگلیزیەکە زاڵە بێت کە زمانی ئینگلیزیەکە کاریگەری لەسەر زمانی کوردی بێ لەبەرەوەی لیژنەی هەماهەنگ نییە بە دوواداچوون نییە لە نێوان ئەو پرۆگرامی خوێندنەوەی خوێندنی قوتابخانە ناحکومیەکان باشە یەکێک لەو ئەوە کاکسامان ئینسێرتێکی جوانی وەرگری یەکێک لەو خوێندکارانە تەسویری بەردامەکەیە کرد تۆ ژووتە هۆکار شاشەیە با بڵین با ئەم پرسیارە لە جەنابە بکەم مامۆسا جەنابەت بەسەر سپێکەتە هەر گەنجی ماشەڵا بەڵام بەسەر سپێکەتە ئەزمونە لە هەمومان پێتر زیاتر بێ و هەرواشە پێدوانیە با بڵین حکومەتی کوردی بە شێوەیەکی نامۆدێرنانەیە بە شێوەیەکی کلاسیک ئەوێ زمانی دایک بپارێزێ زمانی دایک ئێستا بەشێکی لەناو ئەو مۆبایلایە لەو مۆبایلەوە چی کراوە یا ئەبێ لە چۆ ئەم شتە چاکەین لە چۆ زمانی دایک ببوژێنینەوە وەڵام من پرسیارە بە عاتفی ناتوانین بە سۆز بیدەینەوە ئەبێ زۆر بە واقعی ڕەحمەتی لێ جار یەکەم وەکو بەڕێزان فەرمویان زمانی ئینگلیزی زمانێکی جیهانیە پێویستە بخوێنرێ چەند زمان زیاتر بزانی شارەزایت زیاتر هەمومان هاوڕین تاوی ئەو شتێکی ترە بەڵام دیسان دەڵێمەوە بەڵام لە پێشە بڵێم ئەم پەپولانەی کە لێرە دانیشتون ئەمانە قوربانی سیستەمێکی هەڵی پەروەردەکە لە کوردستانە پەیڕۆکرێ لایانی یەکەم مامۆسایە قەوسم بەرێ یانی فەرمەڵی قوربانین بەڵێ قوربانین ئەمانە قوربانین بۆچی یعنی قوربانیت ئەگەر زمانی دایکێ باش نەبێ بەڵێ قوربانیت یەکەم کەرتی پەروەردە کە کرا بە تایبەت ئەمە تاوانە لەبەر دووەوە یەکەم دو یەکەمی ئەوەیە نادار پەروەریە تۆ دەبینی مناڵێک لە خانەوادێکی فەقیرە پارەی نییە ناتوانێت مناڵەکە بینێتە قوتابخانەیەکی پێشکەوتی ئەها بۆی بخوێنێ هەرچەند زیرێکیش بێ بەتواناش بێ لە بەرامبەرە مناڵێک لە خێزانێکی دەوڵەمەند ڕەنگە ئاسی زیرەکیشی ئەوەندە نەبێ بڵام دەڕاتە پرایڤێت و لێ فێری زمانە بێ ئەمە نات پەروەرەکەی لایەنی دووەم کە تۆ پەروەردەت کرد بە پریڤات ئەبێتە کاڵا وەکو کاڵا هەڵسوکوتی لەگەڵاگرێ ئەمە لایەنی کەرتی تایبەت بابینە سەر کەرتی حکومی ئەو مناڵانە بوو کوردی نازانن کەرتی حکومی تەماشاکە ئەوانەی کە دەوڵەتەکان من گرە و لەگەڵ هەر هەموو کەسێک ئاکەم یەک کتێبی پەروەردەیم بۆ بێنێ لە باخچەی مناڵانەوە تا ئەگاتە زانکۆکان کە نەک سەدان بەڵکو هەزاران هەڵەی زمانەوانی تێدا نەبێ ئیتر لە ڕووی دارشتنەوە بێ ناوەڕۆکەوە بێ ڕێنووسەوە بێ کەەوە ژمارەی نایە ئەدرێتە ئەو مناڵانە مناڵی ئەمانە نازانن بیتی سیامند و خەجەزەران نەخوێندەوە ئاگیان لە سەیدەوان نییە گویان لە داستانی کۆنی قڵای دمدم نییە لەبەرەو کەلتورەکەی خۆی لی دابڕاوە نازانش کەلتوری هەیە بۆیە ئەو منداڵە کە ئەڵێ من بە ئینگلیزی قسە دەکەم لەبەرەوەی وا ئەزانێ زمانی ئینگلیزی دەوڵەمەند لە زمانەکەی خۆی هەژارە
بەڵام لایم کەسێکی وەکو من وانە زمانی کوردی زۆر دەوڵەمەندە و ئەتوانی گەشەشی پێ بدەیت دەیتە سەر مەسلەی ئینتەرنێت و ئایتی و یوتوب و شتانەی تر ئەمانەش لەلایەن کۆمەڵە کەسێکەوە دەستیان بەسەرا گیراوە کە کوردی نازانن مێدیای کوردی لەگەڵ هەموو ڕێزێکمە کوردی نازانن بازاڕەکان کوردی نازانن تابلۆکان کە لەسەر دیوارەکان و لەسەر شەقام و لەسەر دوکان و لەسەر ونووسەوە بە کوردی نەنووسراون ئەمانە هەموو یەکێکی وەکو من کە دەیبینم ئەڵی چقۆیە چێ بەجەرگ بە هەموو ڕۆژە هەموو ڕۆژێ من شەرمە لەگەڵ خەڵکا کاکە وا منووسەوە بنووسە بەڵام فایدینی گوێم لێ ناگرن قەوت بە بەبرای فەرموو مامۆسا زۆر جوان چۆ ناو برینەکەەوە هەڵبەتە من نامەوێ هەموو باسەکەی ئەم شۆمان تەنها قوتابخانە نەخێر لەوە دەستمان بەڵێ فەرموو بەڵام کە من هەر بەنای خۆیەوە نێم هەر سیتی ئێستا شار نەماوە سیتی کاکە ئەم هەموو گوندە جوانەی کوردستان هەیە مامۆسا ئەم هەموو ناوە شیرینەی لادەکانی کوردستان هەیە ئەرێ بۆ سیتیەک بە ناوی شار باژێرەوە نییە ئەرێ بۆ سیتیەک بە ناوی شارە زورەوە نییە بۆ شاری شارە زور جوانەیە ئیسپانیستی نازانم فلانستی و ئەوەستی بەڕاست شەر ئەو دابڕانەیە کە عرزم کردی دابڕانی فەرهەنگی یەکێکە لە هۆکار نییەوە مامۆسا ناڵێم هۆکارە ئەوە بەرەنجامە ئەوە بەرەنجامە نەک هۆکار یعنی تازە کۆتایی هاتووە من وا ئەزانم باشە با تۆزێک زیاتر بڕین دووە بە لە هەموو ئەوانەی کە لێرە ئامادەن لیان پرسە بڵێ ناوی چەند شاعری کوردت لەبەرە ناوی چەند شعری کوردیت بە باشی لەبەرە ئایا چەند کەسیان تۆحفەی مزەفەرەی خوێندوەوە نییە نازانێ ئاگەی لێ نییە لە کاتێکە بەلای منەوە تۆحفەی مزەفەریە شان لە شانی شکسپێریش دەدا تێشی پڕاندوە چونکە تۆحفەی مزەفەریە نەخوێندەوارێک نووسیویتی لەکوێتەوە ئەو شعرە جوانەی لە تۆحفەی مەزەفەریە هەیە کە وەسفی دڵدارەکەیەکا کە وەسفی جوانی شوێنەکەی دەکا باشە مامۆسا بۆ ئەم شەپۆلە هەمومانی گرتوتەوە تۆ جوابم بەرەوە تۆش جوابم بەرەوە تۆش جوابم بەرەوە هەر ئەنی بۆ ئەم شەپۆلە یانی وەکوتم هەمومان سۆشیال میدیا بەکارێنی من هاوڕێی خۆم هەیە تەحەداکەم بە هەموو ژیانی چۆنی چاچێشی لەگەڵ کوڕێک یا کچێکی ئینگلیزان نەکردووە کەچی هەموو سۆشیال میدیاکە ئینگلیزیە بۆ وایە کێشەیەکی گەورەیە ئەوە کە باسێکی ئەگەڕێتەوە بۆ خاڵێک کە من زۆر جار بوتمە بۆتە خڕک بەڕاستی ئێمە شتێکمان نییە بەناوی سیاسەتی فەرهەنگی کە ئەو خەڕەکە جوان ئێمە سیاست مۆجۆم لێ بوو بەڵێ خڕک ئەوەی ئەوە سێ پێی دەڵێن ترند لەبەرەوەی سیاسەتی فەرهەنگیت نییە سیاسەتی فەرهەنگی چێ لە هەموو وڵاتێکە ئەو سیاسەتی فەرهەنگی ئەو شتەیە کە دیارەکە تۆ چۆن دەنووسی چۆن قسە دەکەی چۆن پەیوەندی دەکەی چۆن دای دەڕێژیت ئێمە ئەومان نییە حەز ناکەم ئێستا ئەوە باسکەم بەڵام ناچارم بێڵێم من جارێکیان ڕێم کەوتە ژاپۆن چوومە مەکتەبێک لەوێ مەکتەبێک مناڵان فێری نووسینی ژاپۆنیانە کرد ئەبێ بزانانی ئەوان سێ جۆر ئەلفوبێتیانە یەکێ لە ئەلفابێتەکانی کاراکتەرە 8,000 کاراکتەرانی هەر مناڵێکی ژاپۆنی کە ئەڕاتە مەکتەبێ بێ 8,000 کاراکتەر فێر بێت لێم پرسیینەوە ئەتوانن بە لاتینی بنووسن زمانە کتابیان بڵێ زۆر ئاسانە ئەی بوو ناینووسن بڕاب کە گرمیوان نەبوو مایدرایانەکەت مەدەرەوە تیان کاکەوە مێژووی ئێمەیە بەشێکە لە کەڵتوری ئێمە دەی ئێمە بەدەستی خۆمان زمانەکەی خۆمان وێرانەکەن و شانازی پێوەکەین ئەمە لە هیچ شوێنێکی ترانیە تەنیا لای کوردە حیاتەکە نەبێت جەناب هەر لەسەر هەمان پرسیار بووە من بە ئەندازەی مامۆستا ناومێد نیم لە ڕاستیە ناومێد نیم نەک لە بەرەوەی لە قەیرانانین لە قەیرانین بەڵام ناومێد نیم چونکە لەوەتەی دەسەڵات هەیە بەو ئەو دەسەڵاتی هزار و ئەوەنە ساڵی کە کتێبەکانمان لە بەردەستایە و نووسینەکانمان بە چەند زمانی جیاواز لە بەردەستایە هەرگیز خزمەتی زمانی کوردی نەکردو بەڵام زمانی کوردی ماوەتەوە تۆ سەیریکە خانی مەزن خەمی زمانی کوردیەتی داواکە تکایە بە کوردی بنووس خانای قوبادی ڕاستەنمەوە چند فارسی شەکەرن کوردی جە فارسی بەڵ شیرینترن داواکە لە 1967 داواکە بە کوردی بنووسێت نالی مەحوی مەلای جەزیری باشە هەموو ئەمانە ڕووناکبیرەکانمان حاجی قادری کۆیی بێگانە بە تەرجمەی زبانی ئەسراری کتێبی خەڵقی زانی داواکە تەرجمە بکرێت لە پێناوی زمانەکەی خۆیان نالی بە هەمان شێوە ئاماژادا ئەوی تر ئاماژادا ڕووناکبیرەکانمان لە درێژایی مێژووە لە هەر پارچێکی کوردستان بوون ئەو کێشەی کە ئێستا ئێمە قسەی لەکەین ئەو سەردەمە ئەوان قسەیان لێ کردووە بەڵام ڕەنگە دەرفەتی شاعیرێک هەر بەیتێکی شعر بوو بێ بەڵام دەرفەتی کەسێکی وەکو مامۆستا یا من یا خاتون یا هەر کەسێکی تر
ئێستا سوۆسیال میدیا بێ تەلەڤیزیۆنێکی لە بەردەستا بێ بتوانێت قسەی لەسەر باشە تۆ سەیریکەن ئێمە فترەی 100 ساڵە لە ناو سیستەمی پەروەردە یا 100 ساڵیش زۆر کەمتر لە ناو سیستەمی پەروەردە خەریکی پاراستنی زمانی کوردین ئەرکی پاراستنی زمانی کوردی لە کۆڵی باپیرانمان داپیرانمان شوانەکانمان گاوانەکانمان باشە لە کۆڵی ئەمانە بووە ئەمە بیت بێژەکانمان دەنگ بێژەکانمان لە ئەستۆی ئەمان بووە ئەوان زمانی کوردیان پاراستووە لە ناو سیستەمی پەروەردە بە پێچەوانەوە زۆر جارێمە تووشی زۆر گرفت بووین عەرەبیمان لەسەر فەرزکراوە تورکیمان لەسەر ینی سیستەمی پەروەردەی مۆدرن بە جۆرێک وەکو چەکێک هەمیشە لە دژی زمانی کوردی بەکار هاتووە بەڵام شتێک هەیە خۆشبەختانە کەم نەڵێمەوە ناومێد نیم ئەوی ژەوەیە کە کوردی زۆر لە قەقنەسەچێ لە باڵندەی قەقنەسەچێت باڵندەی قەقنەس باڵندەیەکی ئەفسوناویە یا ئەفسانەیە لە شەقەی باڵەدا گڕە گرێ ئەسووتێ لە خۆڵەمێشەکەی خۆیەوە هەمیشە زیینوە بێتەوە لە ناو ئەفسانەکانە یعنی زمانی کوردی تۆ سەیریکەن 80 ساڵ ئاسیمیلاسیۆن لە باکووری کوردستانە بەرەنجامەکەی بە سەدان نووسری زۆر باشە بە کرمانجی ئێستا سۆرانی بە هەمان شێوە لە کەلهوڕی ئێوە زانن تۆ لە سەردەمی سیستەمی ڕەزاشاییەوە لە ساڵی 1925ەوە لە ئێرانە هەوڵی بە فارسکردنی لوڕەدرێ یا لانی کەم هەوڵی لە کوردخستنی کەلهوڕ و لوڕ و لەک و ئەمانادرێ ئێستا ئەو کوردیە کە لە ئیلاما پێ نووسرێت بۆ ئاگاداریتان زۆر جوانترە لەو کوردیە کە من ێستا قسەی پێک دەستخۆش ئەم ڤیددیوانە ببینن ئەم بەهێزترین گفتوگۆکانی بەشی دۆمی بەرنامەکە ببینن وینەوە خزمەتە هەندێک کارکتەر هەیە بۆی بڵێن کلاسیان هەیە بە فەڕەنسی هەندێک ڕستا کەس بە ئەلفاظ نەڵێ خۆ کردیە خۆ کوردیە وجدانم ئازار میدا ئازاری کوردایەتی ئازاری کورد بوون لەوێ زۆرتر نییە باجیان تۆ کامیانە لە بژێری کوردیەکەم ئەم برینە برینێکی ئێجگار گەورەیە ئەتوانین کاری لەسەر بکەین کاڵ بۆتەوە ئەو بکوێ دەڕۆی؟ مۆعیدم هەیە لە مەکتەبی تایبەتی ئینگلیزی چاوپێکەوتنت هەیە لە قوتابخانە ئینگلیزی؟ بۆچی؟ پلانم داناوە منداڵەکانم لێ بخوێنن ئەو بەرنامەتە بەڕاستی دەتەوێت بە ئینگلیزی بخوێنن؟ ئەف کۆرس بۆ دەتەوێت هەر منداڵەکانی خۆت مسەقە بن و ئینگلیزی بزانن؟ ئەف کۆرس نا بڵێ بە دڵنیاییەوە اینجا مەڵێ مسەقاف بڵێ ڕۆشنبیر من ناڵێم با نەیزانن بەڵام گرنگە سەرەتا فێری زمانی دایک ببن anyway ئینگلیزی زمانێکی عالەمی و مهمە هەر ئەو باشترە لە کوردیەکەی anyway چییە بڵێ هەر چۆنێک بێت پێت وایە زمانی ئینگلیزی جیهانیە و گرنگترە؟ باشە ئەگەر منداڵەکانت فێری ئینگلیزی بوون دەتوانن خزمەت بکەن و ببنە وەرگێڕی کوردی؟ نۆرماڵە ئەگەر نەشتوانن بەداخەوە پێت ئاساییە ئێمە زمانمان ستەمی لێکراوە لە باشوور باکوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا ئێستاش بە دەستی خۆمان لە ناوی دەبین ئۆکەی ئەگەر باش بێ من چی پێ دەکرێ بەتەنیا؟ ئۆکەی نا بڵێ باشە دەستپێکی گۆڕین لە یەک کەسەوە دەست پێ دەکات ئێمە با و باپیرانمان بەردەوام شەڕیان کردە بۆی بتوان بە کوردی بخوێنن دەزانی چی لە ئێستادا من پێویستم بەو هەموو نێگەتیڤ ئێنەرژی نییە بای وزەی نەرێنی ئینجا بڵێ ماڵەوە سڵاو سەرەتا دەمەوێت سوپاسی سەرجەم کارمەندانی بەرنامەی دەروم کەم بۆ کارەکانیان و بۆ ئەم بەرنامە تایبەتە کە تیشک دەخەنە سەر گرنگی زمانی دایک و هەروەها ڕێز و سڵاوم هەیە بۆ میوانەکان هەر لەم بەرنامەش منیش دەمەوێت پرسیارێک ئاڕاستەی دایک و باوکان بکەم ئایا ئێوە کە کوردن بۆچی گرنگی بە زمانی دایکتان نادەن کە ناسنامەمانە و هەروەها لە کۆتایی هیوادارم ئەمە ببێتە دەستپێکی هەڵمەتی پاراستن و هەروەها گەشە پێدانی زمانی کوردی زۆر سپاس هەڵبەتە دالیاخان دایکی دوو کچی جوانە لە وڵاتی بەریتانیاژی ئێمە باسی کاریگەری شاشەمان کرد خۆزگە دەخانمیۆک و دالیاخان ئەبوو کاریگەری ئەبێت بەڕاستی ینی ئەو بێ ئومێدی و ئەو ناومێدی کە هەمومانتیاین ڕەنگە بتوانین هەریەکەمان گۆشەیەکی یا چمکێکی ئەوە بکەین ئەتوێ بڵێ چی؟ سوپاسیانەکەم من با لەوێەوە دەست پێ بکەم باش پێشینەی قسەکردن بە زمانی بێگانە وەک پرستیژ وەک کلاس لە زۆر کۆمەڵگا هەیە
ینی بۆ نمونە ئەگەر مامۆستا زۆر باشەزانین لە ناو ڕۆمانەکانی دەستوێڤسکیە هەندێک کارکتەر هەیە بۆی بڵێن کلاسیان هەیە بە فەڕەنسی هەندێک ڕستاڵێن ڕاست عوسمانیەکان کاتێک کە قوتابیان ناردە فەڕەنسا کە هاتنەوە وشەی فەڕەنسیان لەگەڵ خۆیان ناهێنایەوە میسر لە دوای مەشروتە ئێران بە هەمان شێوە لە سەردەمێکە خێزانەکانی کە دەوڵەمەند بوون هەوڵیانەدا بە زمانی بێگانە هەندێک قسە بکەن بۆ ئەوی بڵێن ئەمانە بە قەولی خۆیان فەرەنگ ڕەفتن یا ئەمانە ڕۆشتونەتە ڕۆژاوا باشە ئێمە مامۆستا شاعیرانی خۆشمان بێگومان لە شاعیرانی مەحوی و نالی و کوردی و ئەمانە هەمویان زمانی بێگانیان بەکارهێناوە لەش ئێمە ئاوا دەست پێ بکەین ئەو قسەی پێشتر کە کردمەمە تەواوکەری ئەوە ئێمە سەردەمێک لەژێر کاریگەری زمانی عەرەبیا بووین سەردەمێکی زۆر دوور و درێژ دوای کەوتی نەژێر کاریگەری فارسیەوە دوای کەوتی نەژێر کاریگەری عوسمانیەوە دوای بە لوتفی کۆمەڵێک ڕووناکبیر کە لە ئیستانبولەوە گەڕانەوە بۆ نمونە وشەی تیاتریان لەگەڵ خۆیان ناهێنا کە مەحوی دنیای شوبهاندۆ بە تیاتر وشەی تیاتری بەکارهێناوە مەسەلەن شەمەنەفەر شۆفێر شانۆ ئەمانە هەموو کۆمەڵێک وشەن کە ڕووناکبیرەکان لەژێر کاریگەری ئەو پیشاندانی پرستیژ و کلاس بۆ خۆ دروستکردنە هێنانە ناو زمانەوە بەڵام دوایی لە ڕێگەی پەتیکردنەوەی زمانەوە ئەمانە خاوێن بوونەوە لە ئێستا بارودۆخەکە جۆرێکی ترە ئێستا بە هەموو هێزی خۆیەوە ئەم شاشەیە سوۆسیال میدیا کاریگەری گەورەی هەیە بەشێکی زۆری خێزانەکان دیسانەوە بۆ خۆجیاکردنەوەی کۆمەڵایەتی بۆ وا پیشاندانی ئەوەی کە ئەمان لە خەڵکی فلان گەڕک فلان ناوچە فلان گوند لەبەرترن یەن بە زمانێکی جیهانی قساکەن زمانی جیهانی واتە بە جیهانی بوون هەوڵدان بۆ بە جیهانی بوون بەشێکی زۆری ئەم خێزانانە لە ڕێگەی خۆجیاکردنەوە پێیان وایە ئەگەر هاتوو بە زمانی بێگانە قسەیان کرد کەواتە ئەو شتێک کە پێوترێت شەرمی زمانی ئەوەی کە ئەمنەوەیە ئێستا شەرمی لەیەکا لە ڕابردووە دایک و باوکەکەی خاوەنی کولتورێک بووە ئێستا ئێوێت لە ڕێگەی زمانەوە ئەم شتە لە بیر بباتەوە ئەچێتە ناو زمانی ئەوی ترەوە ئەوێم شەرمە زمانیە بشکێنێ ئەمە ئەکاتە نیشانەیەک بۆ بەهێزبوونی خۆی بۆ خۆ گەورەکردنی بۆ خۆجیاکردنەوەی بۆ ئاگاداریتان کاک دەرون جیاکاری با بڵێن زمانی عقلی یا با بڵێن خەیاڵی زۆر مەترسیدارترە لە جیاکاری ئابووری تۆ لە جیاکاری ئابووریە ئەکرێ لە کۆمەڵگەیەکە ئاغا و دەرەبەک هەبوو جوتیار هەبوو بەڵام هەمویان بە کوردی قسەیانە کرد وایە سیستەمە کۆمەڵایەتیەکە پارە دەستنیشانی کردبوو بەڵام ئێستا سیستەمە کۆمەڵایەتیەکە خەریکە بیرکردنەوە گۆڕێ زمانە گۆڕێ ینی کاریگەری زۆر گەورەی هەیە بۆ نمونە هەر ئەم مناڵانەی کە لێرە دانیشتون ئەگەر پێیان بڵێ بێنێکی چیرۆکێک بنووسن گروپێک مناڵی تر بێنی کە لە قوتابخانەیەکی کوردی ئاخوێنن و قوتابخانەیەکی کوردی باش کە ڕەنگە چیرۆکیان بۆ خوێنرابێتەوە مامۆسایەکی باش خەیاڵی پەروەردەکردبن بە دوو خەیاڵی جیاواز ئەنووسن هەڵبەتە دوای ئەچینە ئەو شوێنەی کە ئەم بازرگانیە وەکو چۆن ئەو پرسیارم لە ژاڵەخان کرد ئەم بازرگانیە شتێکی بە ئاگایی ئەم شتا ئەکرێ یان بە بێ ئاگایی ئەکرێ سپاس بۆ مامۆستا بۆ خانم بجەنابەت نالی پێش ئەوەندە ساڵ دەڵێ کەس بە ئەلفاز نەڵێ خۆ کردیە خۆ کوردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تاالبی معنا دەکا بێنە و حژرم پارچە مسودەم بکرێ بە ڕۆح هەر کەسێ نادان نەبێ کەی لە دقتدا پتک داوا لەگەڵ هەودا دەکا ینی کە من شعرم نووسیوە بە زمانی کوردی خەڵک نابێ گاڵتەی پێ بکە مەشعری نالیە پێش 100 ساڵ نووسی هەندێک وشەی عەرەبی ڕەنگە تیا بەکارهێنان بەڵام هەر هەمان نالێ دەڵێ هەناسەم زوڵفەکەی لادا و مەیلێکی نەکرد چاوی بەیان ئەنگوت و شەو ڕابرد و نێرگس هەر لە خەودایە کێم شعرە دەنووسێ ئێستا بزانە تەنیا دیمەن ئەو دیمەنەی کە فەقەیەکی تەمەن 17 ساڵ چوو بۆ لای یارەکەی نووست و هێندە لی نزیک بووتەوە هەناسەی زوڵفی کچەکەی لابردو بەڵام کچەکە خەوتووە دەموچاویوک و بەیان وەسفەکە نەرگسی شاوی هێشتا هەر لە خەودایە دیمەنێکە تابلۆیەکە بۆ خۆی نابێ مگاڵتە بە زمانی خۆمان بکەین ئەمە بنەمایەکە بۆی تۆ ڕێز لە زمانەکەی خۆت بگری مامۆستا جوانی فەرموو من ڕەشبینەکەشم لە ئاگاییەوە دێت نەک لە نائاگایی ڕەشبینم لەبەرەوەی ئێستا لەم سەردەمەدا نابێ وەزەی زمانی کوردی ئاوا بێ زۆر لە پێشتر بێ بۆ نالی پێش ئەوەندە ساڵ ئەوەندە جوانی نووسیەوە بێ ئێستا ئاوا دەنووسن بۆ حاجی قادری کۆی ئەو کاتە ئەگەر منم لە دووریان کزم لە جەرگەوە دێ لە دووریان کزم لە جەرگەوە دێ هێندە بیری وڵاتەکەی کردەوە کە تۆ کە شعری قەسیدەی وتم بە بەختی خەواڵ و دەخوێنیەوە بەڕاستی
داستانێکە ینی وەکو بۆرکانێک وایە وردە کۆ دەبێتەوە لە پڕ دەتەقێتەوە بۆچی چونکە هێندە بیری وڵاتەکەی کردووە بە زمان دایڕشووە بە کوردەکەی دەڵێم و بە کورتەکەی ئەوەی ئێمەی ڕاگرتووە زمانەکەمانە ئێمە هیچی ترمان نییە کۆنترین خانوویە کە بەدەستی کو دروستکرا بێ ڕەنگە تەمەنی نگاتە 300 ساڵ بەڵام ئەوە عەلی بەردەشانیە کوردی ڕاگرتووە ئەزم عەلی بەردەشانی دەبەندێم نەکەی زمانی بیتە دێدەم بە میوانی بیتی باتە ڕژبینیەکە و گەیشتوتە ئەو شوێنەی مامۆسا هەسکەینی تر ئەوەش لە دەسەین ئەگەر وا بڕوە من ناڵێم ڕژبینی هەنجار باشە چونکە ڕژبینی وا دەکات تۆ بیر لە چارە بکەیتەوە بیر لەوە بکەیتەوە کە چۆن ئەو بارودۆخە چاکەیتەوە بەڵام وەکو دەڵێن چاپڵە بدەسێک لێ نادرێ من پێشتر عەزم کردم دەسەکەی تر چێەوە ئێمە دەستی سیستەمە دەسەڵاتە سیستەمە ئەبێ سیستەم شەرم نەکات لەوەی بڵێ زمانی کوردی زمانێکی پێشکەوتووە زمانێکی دەوڵەمەند پێشکەوتو ناڵێن با بڵێن بەڵام زمانێکی پێشکەوتووە زمانێکە بەبەریەوەیەتی پێش بخرێ بچێتە ناو تەکنۆلۆژیاوە خاڵێک کە زۆر گرنگە لێرە باسیکەم ئێمە بێ وشەی زمانی پەتی لە مێشکی خۆمانە دەرکەین زمانی پەتی زمانێکی مردووە چونکە ئێمە گەلێک نین لە دوورگەیەکە دانیشتبین پەیوەندیمان بە کەسەوە نەبێت فەرمو تۆ ئێستا کابرای ئەسکی مۆ خانوویەکی لە بەفر دروست کرد و پێ دەڵێ ئیگلۆ خۆی مە بەفرمان نیێت سۆڵیمان نیە تا ناوی ئیگلۆی من ئیگلۆیە نهنگ لە فارسیا هەیە چونکە ئەوە لەسەر دەریان ئێمە لەسەر دەریانین بەکارێنین عیب نییە ئەوە لە قورئانە کە ئیترەوە معجزەیە بۆ زمانی عەرەبی بەدەیان وشەی بیانیتیایە ئەمە عیب نییە بەڵام تۆ دارشتنی زمانەکە چۆنە و بۆچی زیاتر ئەو شانە بەکارێنی کە خۆت هەتا ئەڕێی بە زۆر ئەو زمانێنی هەر لە بازاڕە گوێ بگرە ماعون و لەفە و چوزانم ئیسیدارە و هزار ڕژانەوە دیتر هاتوتنەوە زمانەوە کە هەمانە کاکە بە کوردی هەیە تۆ بۆ لە جاتی لە لە چێشخانەکان باز ناکەین ناوی چەندین خواردن هەیە جەنابە باسە کردژاڵە خانیانی چەندین خواردن هەیە هەر نازانی چییە ڕەنگە ئەوە بیانی یعنی پەتاتە و تەماتە و سنگی سوورەوکراوە یەک ناوی لێ ناوە ناوێری بڵی بزانی ئاهات کاک دەروونەوە پەیوەندی بە بەرهەمهێنانەوە هەیە ئەوەی کێکە لەو کێشانەی کە لە کوردیا هەیە لە زمان کوردی من پرسیارێکی ترەکەم با بچینە پشتی سەری تاشی کوردیشەوە ئێمە باسی سیتیەکانمان کرد با بە ناوی خۆیانەوە باسیکەین من بە وەختی خۆی بە سەرمادارێکم و دوتم لە سلەیمانی سیتیەکی دروستە کرد ناوێکی ئینگلیزی هەیە پێم دوتم بۆ ناوینانەی مەسەلەن شاری شارباژێر وتی کاکەیە کەس لێم ناکرێت شاوی شارباژێریتی ئەمە پشتی سەری تاچی کوردوایە یان هەر لە چاوی ئەو بازرگانەوە وابوو ئەمە پەروەردەیە ئەو بازرگانە پێویستی بە ساختکردنەوەی کاڵاکەیەتی وەکو هەر بازرگانێکی تر بەڵام لەم نێوانە شتێک هەیە ئینسان بە تەبیعەت حەزی لە ئازادیە ئینسان بە سروشتی خۆی حەزی لە نیشتی لەسەر بسەپێنرێ حەزەکە ئەو کارە بکاکە خۆی ئێوێت دڵی ئەوێت بەڵام ئەگەر تۆ کاری خۆتت کرد و ئەو کردی و ئەو کردی و کارەکانمان بەر یەک کەوتن پاشاگەردانیەکی کۆمەڵایەتی دروست کرد کەواتە ئازادیەکەمان زیانی لە پێکەوە ژیانماندا لەم نێوانە چیەتە ئاراوە سیستەمێکێتە ئاراوە یاسا و ڕێسایەتە ئاراوە کە حەزەکانمان ڕێکەخا دەستنیشانی هەنێک لە ئازادیەکانمانەکات بۆ نمونە ئەمە ئێستا ئەرکی وەزارەتی ناوخۆیە کە مۆڵەتە دات ڕاست باشە ناو ئێستا با من یەک یاساتان بۆ باس بکەم لە فەڕەنسا ساڵانێک لەوێ باش لە فەڕەنسا یاسای دەنگ و ڕەنگ تەلەڤزیۆن و گۆرانی ئۆمانە ئەکادیمیای زمانی فەڕەنسی سەپاندوێتی لەسەر دام و دەستگا میدیایەکانی ئەو وڵاتە لە 100 زیاتر مافی لێدانی گۆرانیەکی بیانیان بەس غەیری زمانی فەڕەنسی نیە کە جوانە لە فەڕەنسا بەو هەموو دیموکراسی هەموو دیموکراتی خۆیەوە ئایا ئەکرێ بڵێ ئەمە دژی ئینسانیەتە ئەکرێ بڵێ ئەمە دژی دیموکراتیەتە نەخێر فەڕەنسا 116 ساڵ شەڕی کردو لەگەڵ ئینگلیستانە لەگەڵ بریتانیایە ئەزانێ ئەگەر بەم ڕێکارە خۆی نەپارێزێ ئەزانێ لە ناوە چێ لە بن دەستیا ئێ باشە فەڕەنسایەک بەم بوو جە گەورەی خۆیەوە کە هەیەی بۆ ئەکادیمیاکەی کە هەیەی بۆ پەرەپێدانی زمانەکەی ئەم هەموو بەستەنیا لە پاریسا 160 زانکۆ هەیە لەگەڵ پەیمانگە ئەمە خەمەکەیەتی ئەزانن شتێکم پێشتر باس کرد بۆ ژاڵەخان لەسەر ئەو کارتی نیشتیمانی کە هاوڵاتی یەکێتی ئەوروپا هەیەی بڕیارێک دەرچووە کە بێ هەموو هاوڵاتیەک هەموو بە دوو زمان بنووسێ هەموو ناسنامەیەک ڕێککەوتن لەسەرەوەی کە زمانێکی هاوبەش لە نێوان نەخوایان هەڵبژێرن ئینگلیزیان هەڵبژارد یانی لە تەنیشت زمانی نەرویجی ئینگلیزی هەیە لە تەنیشتی فەڕەنسی مەسەڵەن ئەمە بۆ شێک لە وڵاتەکان
فەڕەنسا ئینگلیزی هەڵبژارد ئێستا لە دادگای دەستوری فەڕەنسا ئەکادیمیای زمانی فەڕەنسی داوای تۆمار کردو ئەڵێمە 100 ساڵ شەڕمان کرد لەگەڵیانە ئێوە هاتوون زمانی ئینگلیزیتان خستۆتە سەر ناسنامی فەڕەنسی ئەو فەڕەنسا گەورەیەوە ئەو فەڕەنسا گەور ئایا ئێمە چیەکەین ئەمە ئەرکی ئەکادیمیایە بۆ نمونە ئەوەی تر ئەرکی وەزارەتی ناوخۆیە ئەوی تر ئەرکی زانکۆیە بۆ نمونە با بڵێن ئەبێ ڕێژە دەستنیشان بکرێت ئۆکەی زۆر گرنگە قوتابخانەمان هەبێ بە زمانی بێگانە چونکە ئێمە لە سەردەمێکە ئاژین ئەبێ ڕێگەیەکمان هەبێ بۆ بەستنەوە بە دەرەوە زمانی کوردی تێری زانست ناکا بە تەنیا بۆ بەڕێوەبردننی دەسەڵات هیچ زمانێک تێر ژاڵەخانی شەمان قسە ئەبێ ئینگلیزی بۆ نمونە فەڕەنسی تورکی هەر زمانێکی ترە هێنی کێشە نییە بەڵام بیان خەرە خزمەتی کۆمەڵگەکەتەوە بیان خەرە خزمەتی زمانەکەتەوە ئەگەر ئێمە هیچ زمانێک بە تەبیعەت دوژمنی هیچ زمانێکی تر نییە هیچ ئینسانێک بە سروش بەڵام سیاست ئەکرێت کۆلۆنیالیستی بێ سیاست دەکرێت داگیر بکە زمان هێزی هەیە بۆ نمونە زمانی عەرەبی یەکێکە لەو زمانانەی کە بەهێزە بۆ داگیرکردن ئاگای لێ نەبێ کاتێک کە زانیت نیوەی قسەکانە بۆتایی ئەو زمانی فارسی مۆسیقایەکی تیا هەیە کارێ لەیەکە زمانی تورکی بە هەمان شێوە ئەمیتر ئێمەش هەمانە بەڵام ئێمە بێ ئەو نهێنیە بدۆزینەوە ئەوە چییە کەواکە زمانی کوردی وا لەو پەپولانە بکات کە هاوکات لەگەڵ فێربوونی ئینگلیزیە سبەینە ببنە وەرگێڕێکی زۆر باش لە کوردستانە سبەینە بتوانن 4 دقیقە تحفەی مزەفەریە تەرجمەی ئینگلیزی بکەن ژاڵەخانی جەڵەیان بۆ تاواکەری قسەکانی مامۆستا بەڕاستی ڕاستەکان لە وڵاتی کوک و پاریس چەند سەرنجڕاکێشە تۆ بچی بیبینی ئەوەندە پێداگری لە زمانەکەیانەکەن لەوانەیە من خۆم زیاتر لە چەند جار چوو بێتم بۆ ئەو وڵاتە لەبەرەوەی ئەگەر تۆزێک ئینگلیزیش بزانی ئەو خۆشیە نابینی لەوێ لەبەرەوەی لە غەیری زمانی خۆیان کە فڕەنسی قسەی پێ ناکەن ئیشی پێ ناکەن هیچ وەڵامێک نادەنەوە بە زمانەکەی خۆیان نەبێت خۆ بگرە وڵاتی ئەمریکا هەروایە خۆ بریتانیا هەروایە چۆن ئەوانە وایان کردووە پارێزگاری لە زمانەکە ئەو وڵاتە گەورانە یعنی هەر باچیان بە داگیرکاری و باچیان بۆ نەماوە ئەخر باجیان داوە بۆ نمونە وڵاتانی ئەسکەندناڤی سەردەمێک لەژێر کاریگەری زمانی ئینگلیزییا بوون باجیاندا ئێستا ئینگلیزی زمانی دووەمە لە سویدا فلیپین باجیدا هندستان باجیدا دەستخۆش ئایا ئێمە و باجە بدەین کاگەحمەد بەجلێکی کوردی نازدارەوە لە شاری کەرکووکەوە هاتووە ئێمە باسی ڕابردوومان کرد مامۆسا جان ژاڵی خان ئێمە باسی ئەو مەترسیانەمان کرد کە لە ساڵانی ڕابردووە لەسەر زمانی کوردی هەبووە بەڵام لەواچێ لەم چرکە ساتەی کە من و تۆ قسەی تیاکەین کە ساڵی 2025 ئەو مەترسیە لە کەرکووک هەرما بێ یاڕەبی بەخێر بی ئاوەدانەکردینەوە ئەتوێ چی بڵێ ڕێز و سلااو پێشەکی سپاس بۆ جەنابێت بۆ میوانە بەڕێزەکان بۆ ڕۆڵە جوانەکانی کوردستان من ئەحمەد سیروانم لە کەرکووکی خۆراگەری کوردستانەوە بە گرنگم زانی ئەمڕۆ لە خزمەتانە ئامادە بین ئاواتە خواز بووم بەوەی کە ئەم ڕۆڵانەی کە ڕۆڵەی ئایندەی کوردستانن لە بری زمانە بیانیەکان شێوەزارەکانی زازاکی و کرمانجی و تەواوی شێوەزارەکانی دیکەی کوردیان بزانیە و ڕیزبندیان بکردای دواتر بە هاتنایەتنە سەر زمانەکانی بیانی ئەمە مەترسیە من لە ویژدانی خۆمەوە دەست پێکەم لە ویانەیە ویژدانم ئازارمیدا لێرەوە داواکارم لە باوکان و دایکان لە تەواوی کوردستان بە بێ جیاوازی ئەو ویژدان و ئازاری کە منی ئازاردا کە ئەمە مەترسیە بۆ ئایندەی ئێمە بۆ خاکەکەمان بۆ مێژووی گەلەکەمان هیوادارم گرنگی بدەن بە شێوەزارەکان باشە ئەو مەترسی کە ئێمە باسیەکەین بەڵێ ڕەنگە ئێمە کە لە هەولێر یا لە سلەیمانی یا لە دهۆک دانیشین هەست بەو ئازارە نەکەین کە تۆ بینی دێستا چکە تۆ لە کەرکووچیت ئەم ئازارە لە کەرکووک زیاتر نییە یعنی ئازاری زمان نەزانی ئازاری کوردایەتی ئازاری کورد بوون لەوێ زۆرتر نییە منوەکو گەنجێکی کەرکووک بە نمونە وەربگرین کەرکووک شارێکی کوردستانیە کە سەلمێنراوە کە کوردستانیە بەڵام هەمیشە ئەو شارە لەژێر تعریبە لەژێر داگیرکاریە لەژێر بەڵێ بێگومان هەتاوەکو ئێستاکان باشە ئەم چمکەی کێمە باسیەکەی نەگەر مناڵێک لە کەرکووک زمانی دووەمی کوردی بێ مەترسیە خۆم هەڵبەتە ئەم وەڵامە ئازانم بەس
بێنی ئامارەکانی خوێندنی کوردی خۆشببختانە بە تایبەت ئەم 2 ساڵی ڕابردوو ڕێژەیەکی زۆری خێزانە کوردەکان کە پێشووتر لە خوێندنی عەربی بوونە ئێستا بە سوپاسەوە هاتوونەتەوە بگەڕاونەتەوە نەوەی خوێندنی کوردی. ئەمە تروسکایەکی زۆر باشە بۆ ئێستەی گەلەکەمان و دووبارەیەکەمەوە تکام وایە باوکان و دایکان منداڵەکانیان بە پەروەردەیەکی چاولێکەری پەروەردە نەکەن بۆ زمانی بیانی گرنگی بە شێوەزارەکان بتەم دووپاتێکەمەوە بەلای منۆ زۆر گرنگە و ئێمەش خزمەتکاری ئەو گەلەین و ئەو ناسنامەین و ئەو زمانی من بە یەک شتێک کۆتایی پێدێنم ئەلێم بە خەمل و ڕەوشە شیرین و خۆشە زمانی کوردی هیوادارم تاک بە تاکی کوردانی چوارپارچەی وڵات کوردستان لەمە تێبگا زۆر سپاس. ئینشەڵڵا بەهیمەتی ئێوەمانان و بەهیمەتی هەمومان ڕژبینەکانی مامۆسا کاڵترەکەینەوە هەمومان دەست پێەکەین وەکو دالیاخانیش باسی کرد هەمومان دەست پێەکەین لە هەموو بەشەکانی کوردستانەوە بۆ باشترکردنی زمانی کوردی من عقلم پێ نەشکە بەس حەزمە کرد بۆم بەرنامەیە و ئاڵایەن بێرەمەوە بووە ئەمەی تێتا دوای بەرنامەکە ئەمە با دیارەک بێت لە کەرکووکەوە دیە هەر زۆر گەوری و نوار هەر خۆشە بووم بەستە حەزم لێ کردیانی عقلم پێ نشکە وەلو کوردستان هەمیشە لە نێو دڵی تاک بە تاکی زۆر کوردانە قوربانە زۆر سپاس ئەحمەدجان. ناوچێتۆ هەڵمەسە دانیشە ناوچیە ئاریۆس ئاراس. ئاریۆس ئاراس تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی چواری بە ئاکەژەڵێ باشە لە قوتابخانەکەی ئێوە لەکوێی لە چ ناوچەیەکی شاری هەولێرە؟ لە بنەسڵاوە مایکەکە داگیرساوە تو بۆ نەقەلقی ئاواکەیت و دەی زمان لە پۆلی چواری بایوە نیە؟ باشە کورد کوژانتەوە تۆ زۆر دەستکاری شتەکەی ناوچی بۆ ئاریۆس کوە کورە داژگیر ساوەڵای تۆ ڕاستەکەی تۆ ئینگلیزی و شتە زانی؟ بەڵێ ئینگلیزی تۆزێگەزانم. باشە ئەی کوردیەکە و باشە؟ کوردیەکەم زۆر باشە چ زمانێکی تر حەزە لێ فێربی بێجگەل لە کوردی؟ زمانی ئینگلیزی. باشە بۆچێتی تۆ سێری من کە بۆ سێری خۆتەکەی بۆچی حەزەکەی زمانی ئینگلیزیش بزانی؟ حەزەکەم بۆیە لەگەڵ خەڵکی ئینگلیز قسە بکەم. ڕەفیقی ئینگلیزە هەیە ڕەفیق وشت یا جارێنیتە؟ نیمە جارێ. ئەی ڕەفیقەکان هەمووی کووردە؟ بەڵێ. باشە ئەگەر یەکێک بێت بڵێ کاکە ئاریۆس ئەمە زمانی ئینگلیزیە ئەمەش زمانی کوردیە ئەگەر یەکێکیان فێربی ئەوەی تریانە لە بیرەچێتەوە تۆ کامیانە لە بژێری؟ کوردیەکەم. ئەی ئافرین بەڵامە تو ئینگلیزیش فێربی وە نیە؟ بەڵێ. دەستەکانی خۆش بێ مامۆسا مۆبایلەکە لا بە و دوا قسەم بۆ بکە و بۆی کە کورت ئەتوێت باسی کام چکە باسی زۆر شتمان کە دەوێت دەربارەی ئەم برینە ئەوە نەقوڵە ینی ئەمەە جی ئەوەیە قسەی لەسەر بکرێ ئەم بەرنمەیە زۆر بچووکترە لە قوڵی ئەو برینە بەس لانی کەم با بتوانین هەوڵ بین دەستی پێ بکەین آخر قسە چیم پێڵێ ئەبێ سیاسەتی فەرهەنگی دابڕێژنەیە کاری لە پێشنەی حکوومەتی هەرێمی کوردستان پێش هەموو شتێک ئەبێ داڕشتنی سیاسەتی فەرهەنگی بێت تاکو سیاسەتی فەرهەنگی دانەڕێژرێ ئێمە ئەو کارە ساتە ئەو دێوە بەرامبەرمان دێوە تێکمانەشکێنێ مامۆستا جوانی فەرمووکە لە فەڕەنسا ئاوایە من لەوەش سەیترم بینیوە لە دەرگای یەکێک لە شارەوانەکانی بەلژیکان وسرا بوو تۆ بوت نییە نام شارەوانەیە بە فەڕەنسی قسە بکەی کە ئەوان منطقی فلاندرن بۆ ئازادیەوە بڵێ تابلۆکێ لە وەزارەتی بڵێن فەرهەنگی فلاندرن لەوێ من کارمەند بووم لێدانی گوێگرتن لە مۆسیقای فەڕەنسی ناو بینایی وەزارەتەکە قەدەغە بوو کە نیوەی وڵاتەکە فەڕەنسی زمانە باشە دوا قسە ژاڵەخان من زۆر ڕەشبین نیم ئێمە ڕاستە لە واقعی ئەوەین زمانی کوردی کاریگەری زمانی تری لەسرە بە دەرنیە لەو 6,000 زمانەی کە لە جیهان هەیە کە نیوەی لە ناوچوون و کاریگەری کاڵبوونەی ئێمە لە ناوت نەچووە خۆشببختانە ئەتوانین کاری لەسەر بکەین کاڵبۆتەوە ئەتوانین پارێزگاری لێ بکەین بەڵام وەکوتم زۆر لایەن ئەگرێتەوە یعنی ئەبێ بودجە هەبێ مامۆستای زمانی کوردی ڕاهێنانی ساڵانەی بۆ بکرێ زانکۆکان ئەبێ بەردەوام لە هەر بەشێکی پزیشکی بێ بەشی ئەندازیاری بێ ئەبێ
قوتابی پێیوەست بکرێ بە راپۆرتێک بە زمانی کوردی لە هەر بەشێک لە خوێندن بێ جگەلەوە دایک و خێزانەکان ینی هەستی نەتەوایەتی بورژێندرێ لە لای هەموو تاکێک وەکو دایک وەکو باوک وەکو خێزان ئینجا لە نێو قوتابخانەکان و زانکۆ و سەروتر چکە ئەوانە هەمووی پێیوەستن ئێمە ئەگەر خاڵی کێشەکان بدۆزینەوە و خاڵی چارەسەرکردنەکان دیاری بکەین جێبەجێکردن نەکرێ یان ئەگەر بکرێ دوای جێبەجێکردن بە دوواداچوون نەبێ لە ئەنجامەکان ینی هیچمان نەکرد بۆیە کێشەکان هەمووی دیارە بەڵام گرنگە چی بکرێت دەستخۆش من دوا قسە ئەمێ دوو قۆڵی بیکەین قسەیەکی بیرخستمەوە شاڵەخان ینی ئێستا دۆخێک دروست بووە بەداخەوە کوردایەتیش بەسراوە بە حیزبایەتیەوە ینی ئێسا ئەگەر تۆ تۆزێک زۆر کوردایەتی بنوێنی لە ناو سۆشیال میدیا وا هەستەکەن حیزبێک پشتیوانی تەکە یان بۆ پشی بۆ حیزبێکێکی کە ئەمە بیرکردنەوەیکی تەواو هەڵەیە دەسەڵاتی کوردی یا حیزبی کوردی کە لە دەسەڵاتایە ئەوەنە متمانەی بە زمانی کوردی هەیە کە پێی وایە زمانی کوردی ماتەوزەیەکی زۆر باشی هەیە بۆ خۆپاراستن بۆی ئیهمالی کردو پشتگوێی خستووە لە کاتێکە ئەم پشتگوێ خستنە زیانی گەوری لێ بینین ئێمە ناتوانین ململانەی ئەم زمانە بەهێزە بکەین کە دامەزراوە زمانیەکانیان بە سەدان ملیۆن دۆلاریان لە پشتە بۆ بەهێز بوون ئێمە بەم دەست لێ بەردانە هیچمان پێ ناکرێ ڕەنگە لە سەردەمێک کردبێتمان لەمە دو ناتوانین وابزان من لە ژیان مامە چوارەم جارمە لەسەر شاشە دەرەکەم یەک دنیا قسەم پێوتراوە لەم لاولەولا بەڵێم کابرا پۆپۆلیستە لە کاتێکا ئەوەی کەوتومە خەمی دڵی خۆمە گریمان خەمی هیچ کەسێک نییە وەکو ئینسانێکی ئازاد هاتووم ئەڵێم کاکە ئەم زمانە لە قەیرانایە وەرن با دەرس بدەینە دەستی یەکتری هەوڵ بدەین باشی بکەین بۆی ئێمە باسەکەمان لەسەر ئەمە بوو بتوانین یەک ئەنجام بدەم لە پەنای خوێندنی ئینگلیزیەوە لە یەکی من نازانم هەیە یاننا لە یەکی سەرەتاییەوە زمان و ئەدەبی کوردی بە چڕ و پڕی زۆر بە باشی بخوێنرێ بۆی هاوکات لەگەڵ فێربوونی ئینگلیزیەکی باشە کوردیەکی زۆر باشیش فێر ببن چونکە زمانی دایکی زمانی پەروەردەیە بە تەنیا و زمانە نییە کە دایک قسەی پێەکە ئەو زمانەیە کە پەروەردەی پێکریت ئەگەر جووت پەروەردە بێت ئەگەر جووت زمان بێ لەم کەسە مەترسە ئایندەیەمانە ڕووناکە بەڵام ئەگەر هاتوو کوردیت کردە قوربانی وای بە حاڵینەوەکانی داهاتوو کە لە نێوان ڕابردووی خۆیان و داهاتویانە بەڕای من ئەکەونە خەرەندێکی زۆر گەورە و کاریگەری لەسەر بوونیان دروستە دەستخۆش ئەوەندە بە قۆڵی باسیەم بری نەکرا و ئەوەندە بە کۆمەڵێک گۆشەنیگای جیاوازەوە چوینە ناو مەترسی لەسەر زمانی کوردی من بەرنامەکەی خۆمم زۆر لابچووک بۆ چونکە پێم وایە ئەم دەردە و ئەم برینە برینێکی ئێجگار گەورەیە هیوادارم بە سیاسەتێکی بەرزی فەرهەنگ پارێزی وەکو مامۆساوتی دەست بە چارەسەرکردنی ئەم بابەتە بکرێ و ئەم بەرنامەیەش تەنها کلیلێکی بچووک بێ بۆ کردنەوەی ئەو دەرگا گەورەیە.